لا یاریەکی بەهێزی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان هەندرێنی پێشەنگ پێشوازی لە شێروانەی پاڵەوان کرد. هەردوو تیپ هەوڵی ئەوەیان دەدا بە گۆڵێکی خێرا بگەن، هەر بۆیە هێرشەکانیان لە سەرەتاوە ئاڵوگۆڕ دەکرد. شێروانەی میوان مەترسیدار تر دەردەکەوت لە خولەکی 25 بە سوودوەرگرتن لە هەڵەی بەرگریکارانی هەندرێن. شێروانە با گۆڵ یەکەم لە یاریەکە پێشکەوت. هەندرێن دەرفەتی ئەوەی لە پێش بوو ئەنجامەکە یەکسام کاتەوە، بەڵام لا نیوەی یەکەم پێی نەگەیشت. لا نیوەی دۆم هەندرێن بە پەرۆژ بوو بە گۆڵ یەکسانی بگات. لا خولەکی 61 هێمن ناظم بە ئەسیستی سەرهەت حسێن گۆڵی یەکەم و یەکسانی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. دە خولەک دواتر بە هەمان سیناریۆ هێمن ناظم بە ئەسیستی شادومان سەباح ئەنجامەکەی بۆ هەندرێن دوو هێندە لێ کرد. لا خولەکی 80 موعەید سەفا لێدانێکی ئاراستەی گۆڵی هەندرێن کرد. تۆپ بەری یاریزانانی هەندرێن کەوت و ئاراستەی گۆڕا و لە نێو گۆڵی هەندرێن گیرسایەوە و بووە گۆڵی دووەم و یەکسانی شێروانە. یاری بە دوو گۆڵ بۆ هەر لایەکیان بە یەکسانی کۆتایی هات. ئەو ڕاوەستانی دەوری بۆی هەڵبژاردنەکان و توانین تاسیراتی زۆر باشی لە سێمە هەبوو. ئەوە بۆمە بە سارد و سڕێک لە شەوتی یەکەم بە دەرکەتین. ئەو هۆکاری ئەوەی بکە گۆلێکمان خوارد توان بڵێن 5 دقەی شەوتی یەکەم ئاخرەکەی زۆر باش یاریمان کرد. ئەم 5 دقە بۆ دافعاتی زۆر باش ئەوەی شۆی دۆم زۆر باش گەمەکەن هەم گۆلی تعادل و هەم گۆلی بردنەوەش بکەین. بەڵام دەتوان بڕێمە پاش گۆلی دووەم تۆزێکشانەوە بە تیپەکەمانەوە دیار بوو، بەعام چکە برێنەوەڵێ ماندی بوونی تیپەکەمان پێوە دیار بوو. ئەوە بۆ گۆلی تعادلمان خوارد. ئینشاڵڵا هەوڵ دێنە برین ئەم تعادلە وە دەکا یاریەکان دی بینەوە تعادلیش لە خەسارەی باشتر. بەگەشتی یانی یاریێکی کراوە بوو، چێژبەخش بوو، یاریێکی پڕگۆڵ بوو. من وەکو یەکەم تاقیکردنەوەم لە وەرزی نوێ خۆشبەختانە الحەمدلله تیپەکەم بە ئاسێکی باشەوە دەرکەوت بەرامبەر بە تیپێک کە یەکەمی ڕێزبەندی خولەکەی گرتووە و تیپی هەندرێن یەک لە تیپە باشەکانە و ئەشمانتوانی بەڕاستی ینی من دەستخۆشی لە یاریزانەکانم هەیە ئاسێکی باشیان پێشکەش کە لە درەوە یاریگای خۆمان و ئەشمانتوانی یعنی ئەو هەلانەی کە لە دەستماندا بمانتوانی هەلەکان بقۆزینەوە ئەمانتوانی سێخاڵ یاریەکە بەدەست بێنین. بەڵام بە ئاستی یاریزانەکانم ڕازیم دەستخۆشیان لەکەم و ئینشاڵڵا بتوانین لە هەفتەکانی داهاتووە ڕێڕەوی سەرکەوتنەکان بگرینە بەر و دیسانەوە بە سەرکەوتنەکان ئاشنا بین ئینشاڵڵا. بەم ئەنجامە هەندرێن بەدە خاڵ لە پێشەنجی مایەوە. شێروانەش جارێکی دیکە نەیتوانی تامی سەرکەوتن بکات و بە 3 خاڵ لە خانەی دێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.